باسی سێرترین دابوونەریتی چینیەکانتان بۆ دەکەم. ئەویش گریانی بە کوڵی دایک و داپیرەکانە لە کاتی هاوسەرگیری کچەکەیاندا. جا چ گریانێک کە 10 ڕۆژ دەخایەنێت. با پێکەوە بزانین لە چین چی دەگوزارێت. دابوونەریتی نێوان گەلان و وڵاتان لە زۆربەی بۆنەکاندا جیاوازە، بەتایبەت هاوسەرگیری. بۆ نمونە لە هەندێک ناوچەی جیهانی عەرەبی نەریتێک هەیە کە بووک گڵ لە پێش دەرگای ماڵەکەیدا دابنێت وەکو نیشانی مانەوەی لە ماڵەوە، یاخود لەگەڵ ئەم خێزانەوەکو هاوسەرگیرێکی هەتاتایی. هەروە لە تورکیا نەریتە کە بووک ئاهەنگێکی خەنە ساز بکات کە لەگەڵ هاوڕەکانی کۆ دەبێتەوە، ئەوانیش پێ و دەستی بووک بە خەنە دەڕازێنەوە. لە هەندێک ناوچەدا بووک دەفرێکی شوشەی لە بەردەم دەرگای ماڵەکەیدا دەشکێنێت وەکو نیشانەیەکی باش، یان وەکو نیشانەی شکاندنی خراپە. لە هەندێک ڕێڕسمی تریشدا بووک کاتی گواستنەوەی جلوبەرگ و کەلوپەلەکانی بۆ ماڵە نوێیەکەی منداڵێکی ساوا لە خێزانەکەی، خێزانی زاوە یان هاوڕەکانی دەخاتە سەر جێگەی هاوسەرگیری بۆ خەوتن بۆ ئەوەی بەختوونەوەیکی زۆری بۆ بهێنێت. بێگومان زۆربەی ئەو نەریتانە دێرینن و لە سەردەمی ئێستاماندا زۆر باونین، بەتایبەت لەگەڵ یاخیبوونی نەوەی گەنج لە زۆرێک لە نەریتەکان کە پاسا و ئامانج و تەنانەت ئەنجامێکیش نابینن. سەرسوڕهێنەرە بینینی دابوونەریتی کۆن و دابوونەریتی وڵاتانی دیکە کە هێشتا زۆر کەم گەنج دەیکەن. نەریتی گریان لە چین ئاساییە لە ئاهەنگی هاوسەرگیریدا فرمێسکی خۆشی بکەوێت، بەتایبەت لەلایەن بووکەوە بە شێوەیەکی شەخسی یاخود بە شێوەیەکی تایبەت یاخود دایک و خوشکەکانی. بەڵام چینیە کۆنەکان بەتایبەتی لە هۆزی توجیا لە لێکدانەوە و جێبەجێکردنی ئەم گریانە زۆریان ڕۆیشتووە. بۆیە بۆ ڕێوڕسمێک کە مانگێک پێش زەماوەندەکە دەست پێ دەکات، بووک دەبێت ڕۆژێک کاتژمێرێک پێش زەماوەندەکەی بگری، پاشان دایکی 10 ڕۆژ دوای دەستپێکردنی ئەم ڕێوڕسمە بەشداری دەکات و دوای 10 ڕۆژی دیکەش باقی خوشکەکان و خاڵۆزاکان و تەنانەت داپیرە و هاوڕەکانیان و دراوسەکانیان پەیوەندی بە دایک و کچەکەوە دەکەن. ئەم ڕێوڕسمە دەگەڕێتەوە بۆ گریانی شازادەی ژاو کە زۆر پێش هاوسەرگیریەکەی بە گریانەوە شکا.